بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان برێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار ئەو بەها بەرز و بەڕێزانە لە ناخی هەموو لایەکماندا زیندوو کاتەوە و ببینە کانگای بەها بەرزەکان ئینشاء الله تعالی. خۆشەویستان، هەر لە دەرسی سێیەمم لەگەڵ بەهای سێیەم کە ڕازگۆییە، پێش بچمەوە سەر ئەو ئاەتەی کە گوتم ئینشاء الله هەڵوەستەیەکی تری لەسەر دەکەین، ئەو ئاەتەی کە خوای پەروەردگار لە سوورەتی تەوبە ئاەتی 119 کە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. مەسەلەی ڕازگۆیی خۆشەویستانم بابەتێکی زۆر هەستیارە و پێم خۆش هەندێک نمونەی لەسەر بێنمەوە کە لە واقعی ئەمڕۆماندا دەگوزارێتن و لە زۆرێک لە خانەوادە و لە تاکەکانی کۆمەڵگەدا وجودی هەیە، خواپەناماندا. ئەویش لەوانەیە زۆر بە سادەی تەماشە بکرێتن. ینی بۆ نمونەیەکێک لە نمونەکان، تەلەفۆنێکت بۆ دێتن، لە تەلەفۆنەکەی تەلەفۆنەکە هەڵدەگری، کە هەڵت گردەی کابرا قسە دەکاتن، ئیشێک پێ دەڵێ وەڵا کاکە ئیشم هەیە، سوێندیش دەخۆی وەڵا ئیشم هەیە، بەڵام هیچ ئیشێکت نییە. ئەو وەڵامدانەوەی پێچەوانەی ڕازگۆییە، دەچێتە بابی درۆکردن، خوا پەناماندات. یانەوەتە شخصێک نەفرێک تەلەفۆنت دەکات، دەڵێ کاکە دەموێ سەرێکت لێدەم، دەڵێ وەڵامە جالم نییە. ئەها ئەو وەڵایەکە هەر بەسەر زارماندا ئیشاڵە ناچێتە بابی سوێن، چکۆ وەکو بڵێ لێڕاهاتنە، بەڵام مخالەفەی ڕازگۆییە کە هیچ ئیشێکت نییە، هیچ ئیشێکت نییە، یان پێم ناکرێ، یان لە ماڵەوە نیم. یانەوەتە تەلەفۆنێکت بۆ دێتن، کەس لە ماڵەوە نییە، دەڵێ میوانم هەن، هیچ میوانێکیش لە ماڵەوە نین. ئەو هەمووی پێچەوانەی ڕازگۆییە. یعنی ئینسان لێ ڕادێ لەسەر ئەو شتانە، ئینسان لێ ڕادێ لەسەر ئەو شتانەوە خوا نەخواستا بە درۆزن لە قەڵەم دەدرێتن. هاتا خۆی درۆزنی کە خەسڵەتێکە بەسەر تاکەکاندا ساغ دەبێتەوە، خوا پەناماندا، ڕاستەوخۆ بە درۆیەک نابێتە درۆزن. وەکو لە فەرمودەکانی پێغەمبەر دوای باسی دەکەین عەلەیهی سەڵات وسەلام، کابرا بە بەردەوامی درۆ دەکاتن تاوەکو درۆکردن دەبێتە پیشەی و بەسەریدا ساغ دەبێتەوە. لە مەسەلەی مەوعیدیش برا بە ڕێزەکانی خۆم خوشکانی ئازیزم، بە هەمان شێوە دەبێ ئاگاتان لە مەسەلەی ڕازگۆیی هەبێتن. ینی مەوعیدێک دەدەیە کەسێک، بۆ نمونە قەرزداری تووە، یانە تۆ قەرزداری ئەوی، مەوعیدی دەدەیە دەڵێ کاکە دەی مانگ قەرزەکەت دەدەمەوە بە تەئکیدی، دەی مانگ تەلەفۆنەکەش قەپات دەکەی، وەڵامی تەلەفۆنیشی نادەیەوە، 2 دەمانجی دیکەشی بەسەردادن هێشتانەکە قەرزەکەی نادەیەوە. ئەوەش یعنی مصداقیەتی ڕازگۆی ئینسان لە دەست دەداتن. مەوعید دادەنێ بۆ خەڵکێکی، دەڵێ کاکە سەعات ئەوەندە وەرە فڵانکە شوێنێ، دەڵێ بەسەر چاو، کابرا دەچی لێن دەرێشین دەبێتەوە، یان زۆر تاخیر دەبێ، یان ئەسڵن بەلای ئەو مەوعیدەی داناچێتن. ئەوانە هەمووی کۆمەڵە خاڵێکن پێچەوانەی ئەو ڕازگۆیەنە کە ئیسلام داوای لێکردوین کە ڕازگۆ بین، کە وەکو گوتم لە گفتار و لە ڕەفتار و لە هەڵس و کەوت و لە هەموو شتێکیدا دەبێت ڕازگۆیی شیعاری ئینسانی ئیماندار و مسلمان بێتن. ئەوجا بێمەوە سەر خزمەت ئەو ئاەتەی. خۆشەویستانم، ئەو ئاەتێکی زۆر ئەتوانم بڵێم دانستەیە، وەکو باقی ئاەتەکانی دیکە، بە تایبەتی بۆ ژیانی ئێمە ئیماندار.
جارێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەمرمان پێ دەکاتن لە بابی ئەمرە یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله ئەی ئەوانەی کە ئیماندارن لە خوا ترس بن حیساب بۆ خوا بکەن بە لە خوا ترسی شیعار بێ بۆتان تەقواش پێناسەی زۆری کراوە کە بابی ئەوەی نیە ئێرانە بەڵام ئەتوانم بڵێم کوشراوەی هەموو پێناسەکان ئەوەیە ئەو شتێک کە خوا پێی خۆشە بیکە ئەو شتێک کە خوا پێی ناخۆشە خۆتی لێ دوورکەوە ئەوە تەقوایە جا دەفەرمێ وەکونوا مع الصادقین لەگەڵ ڕاستگۆیان دابن هەوڵ دەین ئەو کەسەی کە ژن دێنێ هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێک نەکا کە درۆزن بێ ژن هاوسەرگیری لەگەڵ پیاوێک نەکا کە درۆزن بێ ئێمە ڕەفاقەتی خەڵکانێک نەکەین کە مەشهور بن بە درۆزنی کە درۆزنن معاملەیان دەگەڵ نەکەین تیجارەتیان دەگەڵ نەکەین نایانکەین ڕەفیق و برادەری خۆمان بۆ چووکە زەرەرت پێدەگەینی ئینسان ئەگەر لەگەڵ خودی خۆیدا ڕاست نەکاتن ئەوە لەگەڵ هیچ شتێکی دیکە ڕاست ناکات برادەرێک بۆی جێڕامەوە تی معاملەم هەبوو لەگەڵ ئەویش دەیجێڕاوە لە بۆیەکی دیکە مەسەلەن ئەو ناویشی دەزانین تی ئەو برادەرە بۆی جێڕاوە توتی معاملەم هەبوو لەگەڵ نەفەرێک سیارەیەکی گەورەم بۆ کڕیبوو ئیشی پێ دەکرد سیارەکەش سەرە مانگان هیچی دیار نەبوو خێر و ئەوانەی لێی کەوت بوو مەشک و گومان ڕۆژێک تم با تاقیکەمەوە بزانم ئەو پیاوە ڕاستگۆیە لەگەڵم یانە نا تو ڕۆژێک لە دووی دەڕۆیشتم لە شوێنێکی سیارەیەکی گچکەی پێبوو ئەویش سیارەیەکی گەورەی بۆ کڕیوە بۆ ئیشکردن ئەو قەلا بوو ئەوانە تو تەلەفۆنم بۆ کرد فڵان کەس چۆنی و باشی و لە کوێی ینی بۆ نمونەگە لە سۆران بیگوتی تێو لە هەولێرم ناوی شوێنەکەی نادەم بۆی کابرا بەخۆی ئەوە نەبێتن ئەمیش گوتم کاکە چ دەکەی لە هەولێر وەڵا خەریکی ئیشم و نزانم بارم پێ و تو هیچی پێ نەبوو لە دوویش دەڕۆیشتمە من دەگوتم تخواگە تەماشای ئاوێنەکەی سیارەی کە ئەو من لە دوو تومە توی ڕەماشم بۆ لێدا بانگم کردو دوایە معاملەکەم لەگەڵ هەڵوەشاندەوە ئەها ئینسان هەموو جارێک کوردەواری خۆمان دەڵێ پەتی درۆ کورتە مەبەستیەوەی هەر درۆیەکت کرد لێ ساغ بێتەوە بەڵام کابرا لەسەر درۆیان بەردەوام بێ هەر لێی ساغ دەبێتەوە چێوە دەچێتن لەبەرەوە خۆشەویستان ئینسان لەگەڵ کەسانێکدا نەبێت کە مەشهورن بە درۆ کە درۆزنن کە ڕاستی میوانیان نابێ ئەمڕۆ بە طریقی ئەولا نابێت لە حیزبێکدا کار بکەیت جارێک کە حیزبەکە شیعار و بەرنامەی غەیری خوای هەڵگرتووە با خورتری کەمەوە ناکرێ ئینسانی ئیماندار و مسلمان خۆی بە مسلمان بزانێت لەگەڵ حیزبێکی عەلمانیدا ئیش بکات قەرزدار دەبیەوە لەسەری عەزیزەکەم بەخوا پەشیمان دەبیەوە پەنجەی پەشیمانی دەگەزی لە دوا ڕۆژدا چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە هیچ مەنهەج و بەرنامەیەک ڕازی نییە ئەگەر پێچەوانەی مەنهەج و بەرنامەی خوا بێ عەلمانیەت لە ئەلفەوە تایە پێچەوانەی مەنهەج و بەرنامەی خوایە ئەوجا لەگەڵ حیزبە ئیسلامیەکانیش کە تەماشە دەکەی حیزبێکی ئیسلامی ڕازگۆترە لە حیزبێکی ئیسلامی دیکە واجبە لەگەڵت وازلەوی بینی بچی لەگەڵ ئەوەی کە ڕازگۆی ئیش بکەیت ئەو شتانە زۆر گرنگن چکۆ ئەمر و فەرمانی خوایە تەبارەک و تەعالە لەبەرەوەش ئینسان یعنی تەماشەکە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا بە تایبەتی لە ناو موسڵمانان کەسێک کە درۆی لێ وارد بوو بێتن درۆی لێ سۆر بوو بێتەوە خەڵک خۆی لێ دەپارێزیتن ئەوجا خوای پەروەردگار لە سوورەتی یوسف ئاەتی 51 دەفەرمێ قال ما خطبكن إذ راوتن يوسف عن نفسه يعني کاتێک کە یوسف عليه الصلاة والسلام بە زوڵم مستەمخرا سجن تۆمەتی بۆ دروست کرا کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەقدیری وابوو کە بێهێنرێتە دەر لە سجن یوسف عليه الصلاة والسلام ئامادە نەبوو بێتە دەر لە سجن هەتا ئەو ئافرەتانەی کە تۆمەتیان بۆ دروست کردووە دان بە تۆمەتەکەی خۆیان دانەنێن لە مەجلیسی ئەو پاشا و مەلیکەی ئەو سەردەمەی هەمووی کۆکردنەوە پاشا پێی گوتن باشەیەوە کاتێک کە یوسفتان تەحەڕوش دەکرد بە یوسف بۆی کە یوسف خراپەکاریتان لەگەڵ بکاتن ئایا ئەوەی کە یوسف دەڵێ عليه الصلاة والسلام ڕاستە کە ئێوە تەحەڕوشتان بە یوسف کردو و یوسف عليه الصلاة والسلام بێتاوانە و بە بێتاوانی لەبەرەوەی وەڵامی نەداونەوە یوسف چۆتە سجن تەبەنۆ دەرسێکی زۆر گەورەی بۆ پیاوان بە تایبەتیش بۆ ئەو گەنجانەی کە هێشتا ژنیان نەیناوە یوسفێکی جوان و
خاوەن پێگە و خاوەن دەسەڵات ئامادەیە بچێتە سجن 9 ساڵ لە سجن بمێنیتەوە بەڵام داوێن پیسی نەکاتن، ئیشی فاحیشە نەکاتن، کەچی بۆ خۆش داوای لێ دەکاتنەوە ئافرەتە. لەبەرەوەش ئاگاتان لێبێەوە یەک خاڵێکی زۆر گرنگە بۆ داوێن پاکان. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو حەوت سنفەی کە لە ژێر ئەو سێبەرەی کە خوا خەڵقی دەکات لە ڕۆژی دواییدا ڕایان دەگرێتن، یەکێک لەوان ئەو ئینسانەیە جا بەتایبەتیش پیاو کە ئافرەت داوای لێ بکاتن قالە هەیتەلەک خۆم بۆ تۆ ڕازاندۆتەوە بڵێ ئەمن لەخوا دەترسم و زینا ناکەم وشی فاحیشە ناکەم. چکە عادەتەن ئافرەت زۆر داوای لێ دەکرێتن، لەوانەیە زۆران ڕەفسکاتەوە، بەڵام پیاو کەم وایە ئافرەت داوای لێ بکات و بڵێ خۆم بۆ ڕازاندیەوە وەرە ئیشی فاحیشەم لەگەڵ بکە کابرا لە ترسی خوای بڵێ من لەخوا دەترسمە ئەو ئیشەی ناکەم. ئەوانە لەو حەوت سنفانن خوای گەورە هەموو لایەکمان پەنادا و شەڕەف و ناموسمان بپارێزی یا رب العالمین. ئەوجا تەماشای وەڵامیان کە قلنا حاشا لله ما علمنا عليه من سوء، یعنی پەنا دەگرین بەخوا، یعنی هیچ شتێکی خراپمان لەو پیاوە نەبینیوە. قالت امرأة العزیز، ئەو ئافرەتەی کە تۆمەتی دروست کردبوو بۆ یوسف عليه الصلاة والسلام الآن حصحص الحق أنا راودته عن نفسي وإنه لمن الصادقين. بەستم ئەو خاڵەیە. ئێستا هەموو شتەکان با دەرکەون، چی دیکە ئەو حەقیقەتە ناشێرمەوە. ئەمن بەڕاستی داوام لە یوسف کردیشی فاحیشەم لەگەڵ بکاتن و یوسف عليه الصلاة والسلام لە ڕاستگۆیانە. ئەو ڕاستی دەکرد یوسف عليه الصلاة والسلام. ڕاستی برا بە ڕێزەکانی خۆم، ڕاستگۆیی ئەگەر بستیە سجن لەسەریشی سجن بکرێی لەسەریشی بکوژرەی ڕۆژێک هەر دادێک کە ڕاستگۆیەکەت بەدەردەکەوێتن. ئەها پاشی 9 ساڵان بەشیش زۆر لە عولەما دەفەرمون 9 ساڵان لەوێ ماوەتەوە. پاشی 9 ساڵان ئافرەتەکەی عەزیز دەڵێ ڕاستەکاتن ئەمن تەحەڕوشم پێ کردووە ئەو پیاوێکی ڕاستگۆی و درۆی نەکردووە. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە سوورەتی الحجورات ئاەتی 15 دەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله أولئك هم الصادقون. ئەوانەی کە دەڵێن ئیماندارین، ئەو ئیمانداریە کە دەڵێ ئیماندارم دەبێت ڕاست کا ئینسان لەگەڵ ئەو قسەیدا. خوای گەورە دەڵێ چێن ئەوانەی کە ڕاستگۆن لەگەڵ ئەو قسەی کە دەڵێن کە ئیماندارین دەبێت ئیمانیان بەخوا هەبێ و ئیمانیان بە پێغەمبەری خوا هەبێ عەلەیهی سەلام، نەک بە قسە بە عەمەل و بەکردەوە. چکە کەسێک کە ئیمان نەچۆ بێتە ناو دڵی لە ژیانی ڕۆژانەیدا وەکو دەڵێ پراکتیزەی نەکاتن جێبەجێی نەکاتن پێی ناگۆترێ ئیماندار. ثم لم يرتابوا و هەڵ نەگەڕێنەوە گومان و شکیان لە دینەکەی خۆیان نەبێتن و لە پێناو خوا تێبکۆشن بە ماڵ و بە سەرۆت و سامان و بە نەفسی خۆیان، ئەوجا ئەوانە ڕاستەکەن و ئەوانە ڕاستگۆن. دەتخوا هەر ئەوایەتی وەرە لەو کۆمەڵگەی و مجتەمەعی خۆماندا جێبەجێکەین. چەند کەسمان لە بەری دەردەچین و چەند کەسمان دەردەچین لەوەی کابرا ئیماندار و دەڵێ وەڵا ئەلحەمدوللا لە خوای بە زیادەبی 5-6 حەزما کردین دەنگت بەچێدا وەڵا بە فڵانکە حەزبی عەلمانی ئەوە هەر لێرە ساقیت دەبی. ماشەڵڵا خوای لێت بە زیادەبی هەموو ساڵێ زەکاتی دەدەم و خوا دوو هەندی دیکەشە دیکاکە ئەندامی چی وەڵا ئەندامی فڵانکە حەزبە عەلمانیەیمە، هەر ئەوە هەموو شتەکەت هەڵدەوەشینیتەوە. ئەوجا بەڕاستی مەسەلەی ڕاستگۆیی ئەگە چەندان و چەندان ئاەتی دیکە باسکەین بۆکۆ گوتم پانتاییەکی زۆری گرتووە لە قورئانی پیرۆزدا لە فەرمودەکانی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک لەو فەرمودانە بە نمونە دێنمەوە بۆی کە لە دەرسی داهاتوو بچینە سەر بەهایەکی دیکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کۆمەڵە فەرمودەیەکدا کە لێی دەپرسن لە پێغەمبەریان پرسی عەلەیهی سەڵات وسەلام کابرایەک هاتە لای فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئینسانی ئیماندار زینا دەکا؟ قال قد يكون من ذلك. تی لەوانەیە کابرا ئیمانداریش بێت تووشی زینا بێ خوا پەناماندا. قال يا رسول الله هل يسرق المؤمن؟ ئیماندار دزی دەکا؟ فەرمووی لەوانەیە کابرا ئیمانداریش بێ حاڵەتێکی بێتە سەر تووشی دزی بێتن.
فەرمووی پێغەمبەری خوا ئیماندار درۆ دەکا پێچەوانەی ڕازگۆییە گوتمان درۆکردن. فەرمووی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام إنما يفتري الكذب الذين لا يؤمنون. زۆر قورسە ئەوانەی کە درۆزن و درۆ دەکەن ئەوانە ئیمانیان تەواو نییە و ئیمانیان نییە، ئیمانیان بەخوا و بە ڕۆژی دوایی نییە. ئەو جا لە فەرمودەیەکی دیکە کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆمان بەیان دەکا کە متفق عليهە دەفەرمێ إن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار وإن الرجل ليكذب حتى يكتب عند الله كذابا. يعني إنسان ئەگەر ڕازگۆ نەبی درۆزنە و درۆ دەفەرمێ ئینسانێ تووشی خراپەکاری دەکا. کابرا ڕۆ درۆیەکی کرد هەموو سیفەتێکی دیکەی تێدا دێتە دی. کابرا درۆزن بێ یعنی بەس پێی بڵێ کوڕم کچم بەس درۆم دەگەڵ مەکە، بڕۆ بەس درۆم دەگەڵ مەکە، هەرچی لێم پرسی بەڕاستی وەڵاممدەوە. ئەو درۆ نەکردنە دەبێتە ویقایەک بۆ وازهێنان لە هەموو گوناه و تاوانێکی. بۆ پێی دەڵێ کوڕم کچم ئەمڕۆ ئەنتەرنێت چوە سەر خەتی ئەنتەرنێت تەماشای چ ئەوەکت کردووە، پێویست ناکات و بێی هەموو جارێ تەماشاکەی، بەڵام مادام وعدیدا لەگەڵە تۆ سادیقە و ڕاستگۆیە چەند پەیجت کردوونەوە تەماشای چت کردو هەمووت پێ دەڵێت. ئەگەر پەیوەست بێ بەو ڕاستگۆیەی ناچێتە سەر شتێکی خراپ چکە دەزانی بابی پرسیاری لێ دەکات، دایکی پرسیاری دەبێ ڕاستیش وەڵام داتەوە، دەبێتە پەرژینێک بۆ دزی نەکاتن لێ دەپرسی ئەو پارەت لە چێ بوو؟ وعدی داوە درۆ نەکات دەڵێ دزیم، شەرم دەکاتەوە پێت بڵێ واز لە دزیکردن دێنیتن، واز لە خیانەت دێن، واز لە هەموو شتێکی دێنیتن. درۆکردن کلیلی هەموو گوناه و تاوانێک. ئەو کەسەی شاگرتە درۆزنە زوو دەریکە، ئەو کەسەی کە شەریکتە درۆزنە زوو واز لە شەراکەتی بینە، ئەو کەسەی کە هاوسەرتە و هاوسەریتت بە هەردوو تەرەفەکەیوە درۆزنە زوو لێک ببنەوە باشترە ئەگەر تۆبەی نەکا، بۆ چکە هەنواع و ئەشکال گوناه و تاوان دروستە بێت. دەچێتە دەرەوە دەڕوا بۆ شوێنی دەڵێ کوێ بوو، دەڵێ لە ماڵە جیرانی بوو، حاشا وەلیلە. ئەو جا دەفەرمێ وئین الفجوڕ یهدی إلى النار، و خراپەکاری بۆ ناو ئاگر خەڵک ڕێنمونی دەکا و ئینسان کە دێت دەفەرمێ وئین الرەجوڵ مەبەستی پێ هەردووک ڕەگەزە نێرومێ لەیەکذب حتى يكتب عند الله كذابا. هەند درۆ دەکا هەتا بە درۆزن لە قەڵەم دەدرێ خوا پەناماندا. وەکو گوتمان ئەگەر وازت لە ڕاستگۆیی هێنا ئۆتۆماتیکیەن داخیلی خانەی چ دەبی؟ درۆزنان دەبی. فەرمودەی کۆتاییش کە کۆتایی بەو خەسڵەتەش دێنین خوا پەناماندا لە درۆ و لە بێوەعدی دەفەرمێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام آية المنافق ثلاث، آية المنافق ثلاث وإن صام وصلى وزعم أنه مسلم. تەماشەکە دەڵێ نیشانەی منافقی سێشتن، ئەگەر بە ڕۆژوو بێ، ئەگەر نوێژیش بکە، ئەگەر بشڵێ ئەمن مسلمانم، ئەوە صفەتی منافقانی تێدا نەگەر ئەو سێشتانە بکاتن. یەکەمیان ئیذا حەدەث کەذەب، هەل لەسەرەوەیدا ئیدیکە وئیذا وعد ئەخلەف وئیذا ئوتیمنە خانە، ئەگەر قسەی کرد درۆ بکاتن، ئەگەر قسەی کرد درۆ بکاتن. کەواتە خۆشەویستانم ئەو بەها بەرزە خوازیارم بکەینەوە شیعاری خۆمان و درۆ ئێستا چی لاتۆ کچۆتە بابی سوحبەتی وەڵا سوحبەتم کرد، ناڵێ درۆم کرد. ڕاستت نەگۆ ناچێتە بابی سوحبەت، دەچێتە بابی درۆ. ئاگامان لێبی لە پەیجەکانمان، لە ئەکاونتەکانمان، لە هەر شتێکی کە هەیە لە کاتێک کە دەبینی بابەتێک دەنووسی، بابەتێک بڵاو دەکەوە، لایک بۆ بابەتێک دەکەی کە دەزانی درۆ ئەسڵ و ئەساسی نییە، ئەوە هەمووی دەچێتە بابی درۆ پێچەوانەی ڕاستگۆیی خوا پەناماندا تا خەسڵەتێکی دیکە و تا بەهایەکی دیکە. بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.